دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان لەم دوو هەفتەیەدا بە بۆنەی نزیکبوونەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان لە سێیەم پرۆژەی خۆیدا بۆ هاوکاری هەژار و کەم دەرامەتان بڕی 20 ملیۆن دیناری بەسەر 100 کەس لە نەخۆشان و هەژاران دابەش کرد کە بۆ هەر کەسێک بڕی 200,000 دینار بوو. بەر لە هاتنی مانگی ڕەمەزانی پێش کە چەند ڕۆژێکمان ماوە ئەمڕۆ لە ئۆفیسی هەولێر لە شاری هەولێر کە 100 لە خێزانی هەژار و نەدار و نەخۆشانمان کۆ کردوێتەوە لەم هۆڵەدا کە لەلایەن خێرخوازانەوە بڕی 20 ملیۆن دینار بەسەرێندا دابەش دەکەین بۆ هەر خێزانێک بڕی 200,000 دینار پێ بدەین. دیارە ئەم پرۆژێ ئەمڕۆژ کە لە هەفتەی ڕابردووی دوو پرۆژەی تریژار ئەنجام درراوە بە بۆ نزیکبوونەوەمان لە مانگی ڕەمەزانی پیرۆز دەمانوێت ئامادەکاریە بکەین بەر لە هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز بتوانین سەدان خێزان بتوانین هاوکاری بکەین بۆ ئامادەکردنی ژیانی بژێوی خۆیان بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز و ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین کۆمەڵێک پرۆژەی گەورەمان ئامادە کردووە لە مانگی ڕەمەزانی پیرۆز وەکو ساڵەکانی ڕابردوو. لای خۆشیانەوە نەخۆش و هەژار و کەم دەرامەتان هاوکاری دەستگاکە بە گرنگ دەبینن بە تایبەت کە ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزان نزیک دەبینەوە و بەشێکی تریان دەڵێن بەخشین بۆ ئێمە جێگەی ئومێدە بەهۆی ئەوەی هەم موچەکە لە کاتی خۆی دابەش ناکرێ و هەمیش کار و کەسابەت وەکو پێویست نییە. دەستان خۆشبی خوا خێرتان بنووسی خوا ئەجر و پاداشی هەموو ئەو سافەی بداتەوە ئەوی ئەو خێرەی دەکە ئەوی لەو سافەیدایە بەڕاستی من 5 ساڵە پیاوم نییە ماڵم هەموو سوتایە 3 منداڵی بێباوک بەخێو دەکەم زۆر سپاسی ئەو خێرخوازانە دەکەم کە یارمەتیم دەدەن. بەڕاستی ئەگەر ئەوان نەبی ئەمن ناتوانم بژێوی ژیانی منداڵەکانم ئامادەکەم بەڕاستی زۆر دەستخۆشیان دەکەم زۆر سپاسیان دەکەم. سارەی یارمەتیمان دەن بەڕاستی ئێستا ئەو بێ معاشیان بەخۆم عەمباری دەکەم لە بازاری لە شێخەلا و لە ناو بازار نیشتیمانوانە لەگەر ئەو بێ معاشی بازار وەڵا هەسب لێ هێستا ینی 2000 5,000 هیچ دەکەین خانیشم کرێەوە لە باغەملەی دانیشتیمە باغەملەی شەهابا پلدا توی خوا خێری زەنامتان بنووسی وەڵای ئەوە وەختەکی باش بوو ئەودا ئەنا لۆ کرێ خانی خۆت ساتان دەات هەموو ساری بەرنامەی بەخشین یارمەتیماندا بەڕاستی زەمان زۆر خراپە کرێ چینە 7 نەفەرین 300,000 کرێ دەدەین یعنی قەر دەکەین دەدەین بەخۆی. والله زور يعني خوا خير بنوس يا رب زور ممنون يعني يا رب تمن دريج ان شاء الله يعني ان شاء الله وها يارمتي شو فقير فقراء بدن زور ان شاء الله زي المكان يم بهج دبي بڕیار وایە هەر لەم هەفتەیەدا دەستگای خێرخوازی بەخشین چەند پرۆژەیەکی تر ئەنجام بدات بە بۆنەی نزیکبوونەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان. ئەمە جگەلەوەی دەستگاکە پلانی مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەڕێژێت کە خۆی دەبینێتەوە لا دروستکردنی خان و کڕینی کورسی شەحن و سەبەتە خۆراک و هاوکاری نەخۆشانی درێژخایەن و بێباوکان. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.